خۆشەویستان، ئێمە مەلائیکە نین، مرۆڤین. شەو ڕۆژ کەم یا زۆر گوناه و تاوان دەکەین. بۆیە پێویستمان بەوەیە زۆر ئەستەغفیرڵڵاه بکەین، چونکە ئەستەغفیرڵڵاهکردن، تەوبەکردن، گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار هۆکارێکە، سەبەبێکە بۆ ئەوەی کە دڵمان خاوێن بێتەوە لە چڵکی گوناه و تاوان. بەڵام بڵێن ئەستەغفیرڵڵاه، نەک ئەستەغفیرڵڵاه. ئەستەغفیرڵڵاه نییە، ئەستەغفیرڵڵاه واتە خوایەکیان داوا دەکەم لە تۆ لێم خۆش بە، داوای لێ خۆشبوون لە تۆ دەکەم. هۆکارێکە بۆ پاکبوونەوەی دڵەکانمان، دڵە ژەنگاویەکانمان، دڵە خائیسەکانمان، دڵە ڕەشەکانمان بۆی خاوێن بێتەوە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم کاتێککە ئینسانێکی ئیماندار گوناه و تاوان دەکات، بێباوەڕ دڵی ڕەش بۆ کۆتایی پیاتۆ مەگە خوا هیدایەتی بدە. ئیماندار کاتێککە گوناهێک دەکات دڵێکی هەیە، دڵێکی گەورەش نییە. ئەم دڵە نقطەیەک خاڵێکی ڕەش لەسەری دروستە بێ. هەموو گوناهێک نقطەیەک خاڵێکی ڕەش لەسەر دڵە بچووکەکەمان دروست دەکات. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ڕێمانی نیشان داوە چۆن دڵەکانمان خاوێن کەین و ئەو نقطە هەر چۆن بە قەڵەم ڕەساسێ، بە قەڵەمدارێک شتێکە نووسی دوایی بە سولگیەک بە لاستیکە دەیسڕیتەوە. ئایا ئەم نقطەیە بە چی دەسڕێتەوە؟ نقطەیەکە هی گوناهە. دوو گوناه دوو نقطە، سەد گوناه سەد نقطە، سەد خاڵ. چۆن بیسڕینەوە؟ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر ئەو ئینسانە لەو گوناهەی کە نقطەی لەسەر دڵی دروست کردووە ئەگەر تۆبەی کرد، وازی هێنا لە گوناهە، وەستەغفەرە، داوەشی کرد لە خوا لی خۆش بێت، بڵێ ئەڵێ خوایە لێم خۆش بە تاوانم کرد، سوقی لە قەلب بوو. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم خاڵەکە نامێنێت، ڕەشیەکە لاجێت. ئەی ئەگەر بەردەوام بیت و ئەستەغفیرڵڵات نەکرد، بەردەوام نقطە لە دوای نقطەدا ئەنرێت دڵت ڕەش ئەبێت. ئەو کاتە نە ئاەت تەئسیری دەکات، نە حەدیث، نە وتار، نە قورئان، نە هیچ شتێک. جا بۆی ئەگەر پێت خۆشە دڵت پاک بێ، پێویستە بەردەوام بڵێ خوایە لێم خۆش بێ. خواناسان وەک ئێمە نەبوون. خۆ ئەگەر ئێمە وەکو ئەوانشمان پێ نەکرێ، وەکو ئەوانشمان پێ ناکرێ، خۆ دەشتوانین خۆمان بشوبهێنین بەوان. چونکە خۆشوبهاندن بە خواناسان شەرەفە، شەرەفمەندی و ڕێز و حورمەت هەموو کەسێ پێی ناکا. ئیمامی محەممەدی کوڕی مبارەک دەفەرمێت، ئیمامی سەعیدی کوڕی عەبدولعەزیزم بینی، یەکێکە لە پیاوچاکان و ئیمامە گەورەکان، ئەفەرمێ کاتێککە نوێژێکی لە مزگەوتە بە جەماعەت ئەفەوتا، ئەفەرمێ ئاوا ڕیشی خۆی ئەگرت و ئەگریە، ڕیشی ئەگرت و ئەگریە. ئێمەش ئەو هەموو نوێژە جەماعەتەمان دەڕوات بە خۆمان ناچینەوە، بە خۆماندا ناچینەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ جاری وایە شتێک دێ بێ غافڵیەک، بێ ئاگاییەک دێ بە دڵمدا، بێ ئاگایەک دێ بە دڵمدا، چەند چرکەیەک لە خوا غافڵ دەبم، یەکسەر 100 جا دەڵێم خوای لێم خۆش بە. دڵ کە پاک بوو ئاواتە بێت. دڵ کە خاوێن بوو کاتێک گوناه بکات یەکسەر تەئسیری لێیەکا، بەڵام کاتێک دڵێک ڕەش بوو بەهۆی خاڵی ڕەشەوە، تۆبەی نەکرد و ئەستەغفیرڵڵای نەکرد، ئەو دڵە هەر بەردەوام گوێی پێ نییە و گوێی بە گوناه و تاوان نییە، چونکە ڕەش بووە، خوا مۆری ناوە بەسەر دڵەکەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صەحیحدا دەفەرمێ هەر کەسێک 3 جار ئەم زیکرە بکە، ئەم دوعایە بخوێنێ، خوای گەورە لێی خۆش ئەبێ ئەگەر لە بەرەکانی جەنگ و جیهادا ڕای کرد بێ. ڕاکردن لە جیهاد یەکێکە لە تاوانە زۆر گەورەکان لە حەدیثە هاتووە، لە قورئانشا باس کراوە. لە جیهادا تۆ ڕابکەیت و پشتەڵکەیت. جا ئەگەر لە جیهاد ڕات کرد بێ کە تاوانێکی زۆر گەورەیە، یەکێک لەو تاوانەیە کە ئینسان بە هیلاک دەدا، خوا لێت خۆشە بێت 3 جار ئەم زیکرە بخوێنە، دوایی کە گوێ لە وتارەکە دەگری بە جوانی لەبەریکە ئەستەغفیرڵڵاه الذی لا ئیلاهە
إلا هو الحي القيوم وأتوب إليه. دڵی خوای گیان لێم خۆش بە، خوای من داوای لێ خۆشبوون لە تۆ دەکەم. سێ جار ئەمە بڵێ خوا لێت خۆشە بێ، بۆیە بەردەوام ئینشاڵڵا ئەم زیکرت لەبیر نەچێ، بۆی دڵەکەت خاوێن بێتەوە. ئەستەغفیرڵڵاکردن، داواکردنی لێ خۆشبوون لە خوای گەورە هۆکارێکە بۆی کە لە ڕۆژی قیامەتا دڵخۆش بیت. بەپێی ئەستەغفیرڵڵاکەت، بەپێی ژمارەی ئەستەغفیرڵڵاکەت زیاتر دڵخۆش دەبی، هەتا زیاتر ئەستەغفیرڵڵات کردبێ زیاتر دڵخۆشە بیت. یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕۆژێکدا بەلایانی کەمەوە 100 جا دەڵێ خوای لێم خۆش بە. مام حەدیث ئەڵێ من گوناحم نییە، چیم کردووە؟ هیچت نەکردووە. آخر بەهۆی ئەو قسەی خوا خاتە ناو دۆزەخەوە. بۆ گوناح بەس قەتڵ، بەس پیا کوشتن گوناحە، بەس دزی گوناحە، شەو ڕۆژ خەریکی گوناح و تاوانی. وەڵی هیچم نەکردووە، من چیمەیە؟ بڵێ کەفارەتی گوناح بێ پێی ناخۆشە. ئەرە وەڵا هەتا سەرت نقمە بێ گوناح و تاوانە، ئیتر تۆ هەبڵێ گوناحم نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوە دەڵێ خوای لێم خۆش بە، تۆ پێت عەیبە بڵێ خوای لێم خۆش بە، چونکە زۆر خۆت بە مهم دەزانی. ئەوە شەیتانە مامۆساکەت، بۆیە دەڵێ گوناح و تاوانم نییە. ئەگەر ئینسانێک لە دین تێبگا خۆی بە زۆر بە مجریم و تاوانبار دەزانێت، بەس ئینسانێکە لە دین تێ نەگەیشت دەڵێ گوناحم نییە، چیم کردووە؟ ئەوە بێئاگایی تۆیە لە دین، تەقوای تۆ نییە، بێتەقوای تۆیە کە تۆڵی گوناح و تاوانم نییە، چیم کردووە. ئەگە پێت خۆشە دڵخۆش بی، نامەی کردەوەکانت لە ڕۆژی قیامەتا دڵخۆشت کە، زۆر بڵێ ئەستەغفیرڵڵاه، خوایە لێم خۆش بە، خوای داوا ئەکەم لێت لێم خۆش بە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ پێی خۆشە من ئەحەب ئەن تەسوڕه صەحیفەته فەلیوکثر فیها من الاستیغفار، هەر کەسێ پێی خۆشە خوا لە قیامەتا دڵخۆشی کە، نامەی کردەوەکانی دڵخۆشی کە. کێ پێی خۆشە لە ڕۆژی قیامەتە نامەی کردەوەکانی دڵخۆشی کە؟ هەمومان پێمان خۆشە. جا چۆن دڵخۆش بین؟ چۆن دڵخۆش دەبین لە قیامەتە لە ساحەی مەحشەر لە ڕۆژی مەحکەم و محاسبەی خوادا؟ فەلیوکثر فیها من الاستیغفار، زۆر ئەستەغفیرڵڵاه بکەن بۆی نامەی کردەوەکانتان ئەستەغفیرڵڵای زۆر تیابێ، چونکە تۆ بەردەوام گوناح دەکەی، بۆیە بەردەوام دەبێڵی ئەستەغفیرڵڵاه. ئەگەر وا بکەی دڵخۆشە بی. طوبى لمن وجد في صحيفته استغفارا كثيرا. پێغەمبەری خۆشەویستە فەرمێ صلی الله علیه وسلم خۆشبەختی، بەختەوەری، بەهەشت بۆ ئەو کەسانە بێ کە زۆر دەڵێن ئەستەغفیرڵڵاه. هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی تۆ، بۆ دڵخۆشی تۆ، مەڵێ گوناحم نییە و چیم کردووە، بڵێ خوایە لێم خۆش بە، خەزەبم لێ مەگرە کە وا موتووە. ئادەم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، یونس پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، پێغەمبەران سەلامی خوای لەسەر بێ دەڵێن خوایە ئەگەر لێمان خۆش نەبی ئێمە لە زاڵمەکان دەبین. تۆش دەڵێ من هیچم نییە. هەی بێ ئاگای، هەی بێ عیلم، هەی بێ تەقوا. ئەگەر لە دین شارەزا بوویت تا قسانت ناکرد سوێن بەخوا. کەواتە ئاگاداری خۆمان بین. ئیمامی ئەبوو خەلیفە ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ شەوێک لەگەڵ ئیمامی حەسەنی بەسڕیا بووم. باشە مام حاجیکیان، من پرسیارێ لە تۆ دەکەم، تۆ عالمی یا ئیمامی حەسەنی بەسڕی؟ تۆ لە خوا ترستری لەو؟ نە بەخوا کەس حەدی نییە. شەوێک لە شەوەکان دەفەرمێ خەوت بووم، شەوێکی درەنگ خەبەرم بووەوە، بەڵام بەچی خەبەرم بووەوە؟ کاتێک خەبەرم بووەوە لە گریانی حەسەنی بەسڕیا خەبەرم بۆ ڕەحمەتی خوای لێ بێ، لە شەوێ تاریکدا ئەگری، بە کوڵ ئەگری، بە کوڵ بە دڵ ئەگری. وتم ئیمامی حەسەنی بەسڕی چی بووە بەم شەوە ئاوا دەگریت؟ ئەڵێ مناڵت مردووە، ئەڵێ جەرگت سوتاوە. فەرمووی وەڵڵاهی بیری گوناه و تاوانێکم کەوتەوە، فەڵان ڕۆژ گوناهێکم کردەوە بە تاوان و گوناهەکە دەگریم. سبحان الله، ئێمە هەزار گوناه ملیۆن گوناهەکەین، هەر گاڵتەیشمان پێ دێ. ئەی پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم وەبکی عەلا خەطیئەتیک، بۆ گوناهەکانت بگری، بۆ سەرنجامی گوناه و تاوانەکانت ئەگەر تۆبەی لێ نەکەی. دەگری فڵان ڕۆژ گوناه و تاوانێکی کردووە بیری کەوتەوە. بەسی ئێمە چونکە حیفزمان لەدەستداوە، زاکیرەمان لەدەستداوە، هیچمان لەبیر نییە. ئێستا بە زۆربەتان بڵێم جومعەی پێشوو باسیشم کرد، سوێن بەخوا زۆربەتان نازانم. زاکیرەمان لەدەستداوە، تەقوامان نەماوە.
خواناسان چیان لەبەرەکەت هەمووی لەبەریان بۆ ئێمە هەرچی لەبەرێن لە بیرمان نەچێتەوە خۆ هۆی عەقڵی خۆمان نییە خۆی ئەوەی خوامان لە بیر چووە بۆی ئەوەمان بەسەر هاتووە گوناه و تاوان دەکەین و ناڵێن خوای لێمان خۆش بە ڕۆژی دانانیشین بۆ تاوانەکان و بۆ قیامەتی خۆمان بگرین هەر کەسێک لە ئێمە کاتێکە دەمرێ یەکێ لە پیاو چاکان ڕەحمەتی خوای لێ بێ لە سەرمەرگا بوو مناڵەکانی بە دەوریەوە بوون ئەگریان باوەگیان تۆ دەمری گشتیان ئەگریان بۆ باوکیان فەرمی سبحان الله گشتیان بۆ من دەگرین بۆ دنیای من کە بە جیان دەهێڵم کەسیان بۆ قیامەتی من ناگرین کەس ناگری بڵێ باوە ئەبێ قیامەتت چۆن بێ هەمووی بۆ ئەوە دەگری باوە تۆ دەمری بەڵێ دەمرین هەمومان دەمرین نە خۆمان بۆ قیامەتی خۆمان دەگرین نە خەڵکیش بۆ قیامەتی ئێمە دەگری کاتێکە بۆ کەسێکی خۆمان دەگرین بۆ ناگرین قیامەتی خراپە گریانەکەمان بۆ ئێمەی بەجێ هێڵە ئەوە بێ ئاگایی و خراپی ئێمەیە کەواتە نێوان جیاوازی نێوان دڵی ئەوان و دڵی ئێمە ئاوە بوو گوناه و تاوانیان دەکرد کاریگەری بەسەریانەوە هەبوو بیریان دەکەوتەوە لە خوا ئەترسان و وازیان دەهێنا بەس ئێمە شەو ڕۆژ گوناه و تاوان دەکەین بەڵام خوامان لەبیر چووە ناڵێن ئەستەغفیر الله بێگومان ئەستەغفیر الله کردن هۆکار و سەبەبێکە بۆ ئەوەی کە خوا لێمان خۆش بێ و چاکەمان زۆر بێ خوای گەورە دەفەرمێ لە حەدیثێکی صەحیحدا ئەی ئادەمی زاد ئەگەر گوناهەکانت تاوانەکانت بگاتە هەورەکانی ئاسمان واتە لە زەویە گوناهەکانت جێی نەبێتەوە ئەگەر گوناهەکەی تۆ قەبارەیەکی هەبێ حەجمێکی هەبێ ئەوەندە زۆر بێت لە زەویە جێی نەبێتەوە هەموو زەوی داگیر کا بڕە بۆ هەورەکانی ئاسمانیش هەتا ئەوێ گوناه و تاوانی تۆ بێ هەموو سەرزەوی هەتا هەورەکانی ئاسمان بەس خوای گەورە دەفەرمێ ثم استغفرتني غفرت لك ولا أبالي بەس بڵێ خوایە لێم خۆش بە لێت خۆش ئەبم باکم نییە لێت خۆش ئەبم کەواتە ئەستەغفیر الله کردن بە تایبەتی بێ دڵت لای بێ هۆکارێکە بۆی کە خوا لێت خۆش بێ هۆکارێکە بۆی کە چاکەکانت زۆر بێ خوای گەورە باسی ئیماندار دەکا ئەوانەی کە تۆبە دەکەن عەبدەکانی خوا أفرمي إلا من تاب وآمن وعمل عملا صالحا وعمل عملا صالحا سيكا إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات أو كسي قناه تاواني كرت قورة بيا بتشوك أقر توبي كرت لقل توبكي دا نرجو عبادته تشاكي كرت إيمان داربو خوالي خوشبت ئەمە یەک وە خراپەکانیشی بۆ ئەکا بە چاکە واتە کاتێ تۆی خراپەکار زینات کردووە پەنا بەخوا شەریکت بۆ خوا بڕیات داوە کۆمەڵی تاوانی گەورەت ئەنجام داوە کاتێک دەگەڕێیتەوە بۆ لای خوا و دەستەکەی بە نوێژ و عیبادەت خوای گەورە لە هەموو گوناهەکانت خۆشە بێ بە ژمارەی گوناهەکانیش خێر و چاکت بۆ نووسێ کەواتە بڵێ بەردەوام بڵێ خوای گیان لێم خۆش بە ئەستەغفیر الله خوای داوای لێ خۆشبوون لە تۆ دەکەم بێتاقەت مەبە بێزار مەبە لە ئەستەغفیر الله باشە هەر کەسێک لە ئێمە جلەکەی هەر کاتێ پیس بێ نایشۆرێ بێگومان جلەکانمان دەیە سەدەها جار شۆرراوە دە ئینسانیش بەردەوام وەکو چۆن ئەو جلەی تۆ ئەو قەمیسەی تۆ ئەو پۆشاکەی تۆ پیس ئەبێ چڵکن دەبێ دڵەکانیش بە هەمان شێوە چڵکن و پیس دەبن بەهۆی گوناه و تاوانەوە بۆیە بەردەوام پێویستە چۆن جلەکانت پاک و خاوێن ڕاگیر دەکەی پێویستە دڵیشت پاکەیتەوە بۆی بڵێ ئەستەغفیر الله خوایە لێم خۆش بە بەردەوام بڵێ خوایە لێم خۆش بە ذیکرێکی زۆر گەورەیە ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ ئەستەغفیر الله کردن گەورەترە لە هەموو ذیکرەکان زۆر گەورەی بەردەوام ئینسان بڵێ خوایە لێم خۆش بە جاگە پێت خۆشە خوا لێت خۆش بێ و هەموو خراپەکانیشی بۆ بگۆڕێ بە چاکە بڵێ ئەستەغفیر الله و ئەتوب ئیلەی بەردەوام بڵێ خوایە ئەگەڕێم بۆ لای تۆ من تاوانبارم خوایە لێم خۆش بە یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ڕەب العالەمین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ئەستەغفیر الله کردن داواکردنی لێخۆشبوون لە خوای گەورە تەوبەکردن
هۆکارێکە بۆ ژیانێکی خۆش، بۆ ژیانێکی پڕ لە خۆشی، بۆ ڕژاندنی بەرەکەت لە ئەرز و ئاسمانەوە بەسەر ئێمەدا، لە ژێر ئێمە و بەرەکەتی خوا دەربچێت. پیاوێک کاتە لای ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوا لێی بێ فەرمی ئەی ئیمامی حەسەنی بەسری، هات بۆ لای فەرمووی فەقیرم، دەستم کورتە، فەرمی بڕۆ ئەستەغفیرڵڵا زۆر بکە. پیاوێتر هاتە خزمەتی فەرمووی ئەی ئیمامی حەسەنی بەسری وشکە ساڵیە و باران نابارێ، فەرمووی ئەستەغفیرڵڵا زۆر بکە. پیاوێتر هات بۆ لای فەرمووی مناڵمان نابێ، فەرمووی ئەستەغفیرڵڵا زۆر بکە. پیاوێتر هات بۆ لای فەرمووی زەرعاتەکەمان کشت و کاڵەکەمان بەروبووم و بەرەکەتی نییە، فەرمووی ئەستەغفیرڵڵا زۆر بکە. فەرموویان ئیمام بە هەمویان فەرموو ئەستەغفیرڵڵا بکە. فەرمووی بەڵێ. نوح پیغمبر سلامی خوای لەسەر بێ بە قەومەکەی فەرموو ئستەغفیروا ڕەبەکم ئینەهو کانە غەفارا، داوای دەخۆشبن لە خوا بکەن، خوا لێتان خۆشە بێ. یورسیل السەماء عەلەیکم میدرارە، لە ئاسمانەوە خوا بارانتان بۆ دەبارێنێ. سوێن بەخوا ئەگەر هەر کەسێک لە ئێمە ئێستا مشکە ساڵێکە ڕووی تێمان کردووە، خوای گەورە بەرەکەت و باران و ڕەحمەتی خۆی بڕژێنێ بەسەرماندا. واللهی هەر کەسێک لە ئێمە ڕۆژانە 200,000 جار ئەستەغفیرڵڵامان بکدا، ئەم کۆمەڵگایە سوێن بەخوا بارانێک دەباری ئەو سەری نەبێت. ئەگەر خوای گەورە وعدی داوە ئەستەغفیرڵڵا زۆر بکەن، بارانی بە لێزمە و بە خوڕتان بۆ دەبارێنین. يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا. أو كاتا إيوا أجر أستغفر الله تنزور كرت قرانو بولاي خوا قورا منالي زور تاندداتي، مالو سروتو ساماني زور تاندداتي، باخی خۆشتان دەداتێ، ئاو ڕووبار و کانیا و کارێزی جوانتان دەداتێ، کانیاوەکانتان بۆ زیندوو دەکاتەوە، ڕووبار و بەحرەکانتان بۆ زیندوو دەکاتەوە. ئەگەر ئەستەغفیرڵڵا بکەن، کەواتە ئێمە پێویستمان بۆیە ئەستەغفیرڵڵا زۆر بکەین. هۆکاری نەبارینی باران ئەستەغفیرڵڵا زۆر کە بە ئیزنی خوا دەبارێ. کێشە و مشکیلەت هەیە، ئەستەغفیرڵڵا زۆر بکە بە ئیزنی خوا دەبارێ. ئەگەر خوا یارمەتیماندا یەک جومعەی تایبەت باسی ئەوە دەکەین بەروبوومی ئەستەغفیرڵڵا چی بوو بۆ ئەو کەسانی کە زۆر ئەستەغفیرڵڵایان کردووە. کۆمەڵێ بەسەرهاتی بەهێزەیە ئەوانەی کە زۆر ئەستەغفیرڵڵایان کردووە بۆ کێشە و مەشاکیلەکانیان، بۆ ناڕەحەتیەکانیان، بۆ داواکانیان، خوا چی بۆیان کردووە. ئەو ئینشەڵڵا جومعەی تایبەت باسی دەکەین بە ئیزنی خوا، ئەگەر خوا یارمەتی دەرمان بێ تەمەن باقی بێ. کەواتە خۆشبەختی بارانمان دەوێ، دەوڵەمەندیمان دەوێ، ژیانی خۆشمان دەوێ، خێر و بەرەکەتی خوامان دەوێ بڕژێ بەسەرمانە، با زۆر ئەستەغفیرڵڵا بکەین، بەردەوام بڵێ خوای لێم خۆش بێ. بزانە خوای گەورە چۆن خێر و بەرەکەت ڕژێنێ بەسەرماندا. ئەستەغفیرڵڵاکردن هۆکارێکە، سەبەبێکە بۆ ئەوەی خوای گەورە ڕەحمەتی خۆی بڕژێنێ بەسەرمانە، لێخۆشبوونی خۆی وە لە دەرد و بەڵا بمان پارێزێ، لە عەزابی خۆی بمان پارێزێ. ئێستا خوا عەزابمانی داوە بە چەندەها شێوە، بە چەندەها شێوە. نابینیت دەگمەن مرۆڤەیە مێشکی ساف بێ، دەگمەن مرۆڤە بینی مێشک و عەقڵی لای خۆی بێت، دەگمەن مرۆڤە بینی فکر و بیری باش بێ. کوا کەمە زۆر. کەی جاران خەڵک وا بوو؟ کەی خەڵک جاران وەک ئێستا تووشی فیقدان زاکی دەبوو بوو؟ ئێستا مناڵەکانیش هەڵی جەڵدەڵیانی داوە، گەنجەکانیش بە هەمان شێوە. بەداخەوە چونکە خوا عەزابمانی داوە، چونکە خوامان لەبیر چووە، چونکە دینی خوا تەطبیق ناکەین بە پێویست. خوای گەورە دەفەرمێ وما كان الله معذبهم وهم يستغفرون. خوای گەورە دەفەرمێ عەزابیان نادەم، هەر گەلێک هەر قەومێک ئەستەغفیرڵڵا بکەن، خوا دەفەرمێ عەزابیان نادەم، هیچ عەزابێک. بارانیان لێ ناگرمەوە، ناڕەحەتیان توش ناکەم، تووشی عەزاب و ناخۆشیان ناکەم، تووشی دەرد و بەڵاو نەخۆشی و ناخۆشیان ناکەم، چونکە ئەستەغفیرڵڵا زۆر دەکەن. کاتێکە ساڵح پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ فەرمووی لەولا تەستەغفیرون الله لعلکم ترحمون. باشە بۆ ئەستەغفیرڵڵا ناکەن بەڵکو خوا ڕەحمتان لێ بکە.
کەواتە ئەگەر ئەستەغفیرڵڵاه بکەین خوا ڕەحمان لێ دەکات، لێمان خۆشە بێت، دڵمان سافە بێتەوە. ئەی نازانی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کاتێک کە ئینسانی ئیماندار گوناهێ دەکات، حەدیث صحیحە و لە صحیحە هاتووە، خوا گەورە فەرمانی کردووە بە مەلایکەی لای چەپ کە گوناه دەنووسێ، دەفەرمێ 6 سەعات 6 کات و زەمان لەسەر ئەو عەبدە بوەستە، ئەو عەبدەی کە گوناه و تاوانێکی کردو هەتا 6 سەعات ئەگەر تۆبەی کرد گوناحەکە مەنووسە لەسەری، ئەگەر لە ماوەی 6 سەعاتە وتت ئەستەغفیرڵڵاه خوای لێم خۆش بە، گوناحەکە فڕێدا مەلایکەکە. ئاخوا چۆنێ بەڕەحمە بۆ ئینسانی ئەستەغفیرڵڵاه بکە. بەڵام ئەگەر ئەستەغفیرڵڵاه نەکرد ئەوەنە دڵت ڕق بوو دوای 6 سەعاتی نەوت خوای لێم خۆش بە، ئەو جا گوناحەکە بۆ دەنووسرێ. ئێمە ئەم مەلایکەی ڕاستمان سەلامی خوای لەسەر بێ ئیسراحەتی کردووە زۆر چاکە نانووسێ، بەس ئەمە مەشغوڵە شەو و ڕۆژ خەری گوناه و تاوان نووسێ بۆ ئێمە قڕ بە سەرمان. بەڵێ خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن ناو مزگەوتەوە، حەدیثێکی صحیح لە صحیحی ئیمامی ئەبوو داود و صحیحی نەسائیە هاتووە. ئەم دوعایە لەبەرکەن، زۆر زۆر خێرە گەورەیە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم هاتە ناو مزگەوتەوە، پیاوێک نوێژی ئەکرد تەحیاتی تەواو کردبوو، لە بین سەلامدانەوە و تەحیاتە، واتە تەحیاتی تەواو کردووە هەتا ئینەکە حەمید مەجید، پێش ئەوەی سەلام بداتەوە ئەم دوعای دەخوێنە، ئەم دوعای دەخوێنە پێش سەلامدانەوە دوای تەواوبوونی تەحیات. اللهم إني أسألك يا الله الأحد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد أن تغفر لي ذنوبي إنك أنت الغفور الرحيم. جارت ديخون مو اللهم إني أسألك يا الله الأحد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد أن تغفر لي ذنوبي إنك أنت الغفور الرحيم. پیغمبری خوا صلی الله علیه وسلم 3 جار فرمی قد غفر له قد غفر له قد غفر له، 3 جار فرمی خوالی خوش بو خوالی خوش بو خوالی خوش بو، چونکە داوا کردی خوای لێم خۆش بە. ئاخوا چۆن بە ڕەحمە، بەس ئێمە ڕەحم بە خۆمان ناکەین. ئەو دوعایە لەبەرکەن بیخوێنن بە ئیزنی خوا، لەبیرتان نەچێ. 3 جارە فەرمی خوالی خۆش بوو، کەواتە لەبیری مەکە ئینشاءالله. پرسیار هەر کەسێک لە ئێوە بکەم بۆچی هاتنەوە بۆ مزگەوت؟ دەکەن دەڵێن بۆ ئەوی خوا لێمان خۆش بوو لێمان ڕازی بێت، بۆی بڕۆینە بەهەشتەوە. پێت خۆشە ئەهلی بەهەشت بی؟ بێگومان هەمومان پێمان خۆشە. دەیزانی ئەهلی بەهەشت چۆنن؟ ئەهلی بەهەشت ئەوانە نین کەڵێن گوناح و تاوانمانیە چیمان کردووە، ئەهلی بەهەشت وانین بەخوا. ئەوە قسەی خۆتە مام حاجیگیان. ئەهلی بەهەشت ناڵن ئێمە چیمان کردو، خۆ پیامان نەکوشتووە، خۆ دزیمان نەکردووە، خۆ زینامان نەکردووە. ئەهلی بەهەشت ئەمانن کە خوا باسییانی کردووە، ئەوەی تۆ ئەوە شەیتان فێری کردوتە، بەڵام خوا ئەمەی فێری ئێمە کردووە. والذين إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم ذكروا الله فاستغفروا لذنوبهم. هەر کاتێک گوناه و تاوانێکیان کرد، تووشی غەڵەتێک بوون، تووشی هەر تاوانێک بوون، ئەهلی بەهەشت دەڵێن یەکسە چێکن فاستغفروا لذنوبهم، یەکسە دەڵێن خوای لێمان خۆش بە غەڵەتمان کرد، خوای لێمان خۆش بە تاوانمان کرد. ئەوە ئەهلی بەهەشتە، بەردەوام دەڵێ خوای لێم خۆش بە، بەردەوام دەڵێ خوای گەان من گوناهم کرد تۆ لێم خۆش بە، من زاڵم و ستەمکارم. ئەهلی بەهەشت دەبێ بەو شێوەیە بێ. ئەگە بە تەمای بەهەشتی مەڵێ گوناحم نەکردووە، بڵێ خوای لێم خۆش بە، بەردەوام بەردەوام بەردەوام. یەکێک لە پیاوچاکان ئیمامی ئەبوو داود باسێکە کە ئیمامی ئەبوو داود باسی ئەم پیاوەمان بۆ دەکات، دەفەرمێ دەخەلت على كرز الحارثي فوجدته يبكي. ئەفەرمێ ڕۆشتم بۆ لای ئیمامی کورزی الحارثی، ئیمامێکی زۆر گەورە خواناز بۆ ڕەحمەتی خوا لێ بێ، ئیمامی کورز الحارثی. ئەفەرمێ چوومە ژوورە بۆ لای تەماشا ئەکەم ئەگری، سەری داخستەوە دەستی کردەوە بە گریان، زۆر ئەگری. وتم ڕەحمەتی خوا لێ بێ بۆچی وا دەگریت؟ بۆچی وا بێتاقەتی؟ چی ڕووی داوە؟ کێ مردووە؟ فەرمووی وەڵاهی بۆ ئەوە دەگریم ئەمڕۆ
هەموو ڕۆژێ بەشی قورئانم داناو دەیخوێنم، هەموو ڕۆژێک چەند جوزێکم داناو بیخوێنم، بەس ئەمڕۆ ئەو چەند جوز ئەم بۆ نەخوێنرا، بۆیە دەگریم چونکە قورئانەکەم نەخوێندا ئەمڕۆ. دڵی پاک و ئەهلی بەهەشتە بێ بەم شێوەیە بێ، ئەگری بۆ ئەوەی قورئانی نەخوێناوە ئەمڕۆ بە پێی پێویست، ئەوەی کە دایناوە تەواوی نەکردووە، ئەی تۆ هەر نایخوێنی ڕەمەزان بۆ ڕەمەزانە دەبیکەیتەوە، ئەی بۆ خۆت ناگری، بۆ حاڵی خۆت ناگریت. ئاخر ئەوانە بەو شێوە چون بۆ بەهەشت، خواناسان بەو شێوەیە بەهەشتیان مسەوگەر کرد، بەردەوام خۆیان بە خراپ دەزانی. ڕۆژێ قورئانیان نەخوێنایە دەگریان بە گوناه و تاوانەکانیان. دەی تۆش ئەهلی بەهەشت بە ئیزنی خوا بەردەوام بڵێ خوای لێم خۆش بە خۆت بە گوناهبار و مجریم و تاوانبار بزانە. ئەو کاتە ئینشاءڵڵا خوا ڕەحمت پێکا، ئەو کاتە خوا ڕەحمت پێکا و لێت خۆشە بێ، چونکە خۆت بە تاوانبار دەزانی. بەڵام هەر کاتێ خۆت بە پەپولە و بە مەلایکە زانی، خوای گەورە غەزەب ڕژێنێ بەسەرتە، چونکە نابێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە قیامەتە دەرسێ ئەفەرمێ والله من پێغەمبەری خوام صلی الله علیه وسلم نازانم لە قیامەت چیم بەسەرا دێ. مام حاجیش ئەڵێ من بە پاو پێڵاوەشمە بەهەشتەوە. ئەی بێ ئاگا، ئەی بێ عیلم بخوێنە، شارەزا بە لە دین. ماڵێ چیم کردووە، بڵێ هەموو شتێکم کردووە، بڵێ خوای لێم خۆش بە. ئەوەی کەم ڕە باسمان کرد ئەوەیە ئینشاءڵڵا با بەردەوام بڵین ئەستەغفیر الله، خوای لێمان خۆش بە، بەردەوام تۆبە بکەین، ئینشاءڵڵا خوای گەورەش غەزەبمان لێ ناگرێ، ڕەحم و میهرەبانی خۆی دەڕژێنێ بەسەرمان. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني دعو دعاء خيريان كدو. يا ربي خواه لقناها كان من خوش به، خواه يعني ما قناه تاوان من زورت خواه تولي من خوش به يا رب العالمين. خواه يعني لقل بيغمران وشهيدان وبيوجا كان حشر من كضل من خاوين كرا ولا تشلكي قناه تاوان ئەوانەی کێشە و مشکیلیانێ خۆی بۆیان حەلکە، ئەوانەی ئازاریانێ خۆی شیفایان بدە، ئەوانەی قەرزارن خۆیە قەرزاریان بۆ دەبرکە، خۆیان ئەوانەی دڵیان زەعیفە و ئیمانیان زەعیفە خۆی دڵیان بەهێزکە و ئیمانیان بەهێزکە، خۆیان ئاخرمان بەخێر بگێڕە، خێر و بەرەکەت و ڕەحمەت و بارانی خۆت بڕژێنە بەسەرمانە، لە شەڕ و بەڵاو و ناخۆشی بە دوورمان کە. آمين آمين آمين، وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.